پێتان باش نییە ئێرە وەکو چۆن ئێستا قەڵا ئەوە شوێنێکی مێژوویە ئەم گەڕەکەش وابێت باکییت زۆر پێمان خۆشە زۆر حەز دەکەین ئێستا دەستی ئاوادانی بیگاتێ ئەو گەڕەکە بیکەرە شوێنێکی کەلتوری بینێت تا خەڵکان لە دەرەوە بێن شانازی بۆ گەڕەکە چکە بەڕاستی تاکە گەڕک لە هەولێرێ دەتوانانی بێن گەڕەکی پێکەوە ژیان گەڕەکی عەربی کۆم بووە. کاک جەمال اینجا ئێستا من دیقەتی شتێکم ماڵەناو ئەم ماڵەیە جگە لەوەی کەەوە ڕادۆیانە ئەبینم مەجموعەیە کڵاوی زۆرت لە یاداناوە ئەوانە هیچین ئەوە ئێستا ئەو کڵاوی سرم بەڵێ پێی دەڵێن فەیسەلیە پێشی دەڵێن سێدارە کاتی خۆی جەنابی مەلیک لە ساڵی 1970 سەردانی بەریتانیا کردووە لەوێ تەماشای کردی دیتی هەموو ئەبەوەی دەوام دەکەنەوە لی پرسیون گوتی ئەوە چیا گوتی کاکە ئەمە دەبرە تاکو مۆزەف ینی کارمەندی حکومی لەگەر کارمەندی ئەوان یعنی بلێ غێر حکومینە کارمەندی بلێ ینی مۆزەف نیە غێری مۆزەف ئەوان لەسەر دەکرد بە قاتی ئەوە دەوامیان بۆی دەکرد جەنابی مەلیشی کاتەوە عێراق ئەوەی کردە بەڕسمی بڕیارش دەینا فەرمانبەری حکومی دەبی ئەوەی لەسەر بکە ئەوە پێی دەڵێن سێدارە فەیسەلیەشی پێ دەڵێن بەناوی مەلیک فەیسەڵ بەکار دێنم زۆر جوان ئێستاش لە هەولێر چەلەبیەکان ناودارەکان زۆر لە سەریان دەکرد لە بەغدایش پیاوە ناودارەکان ئێستاش ماوە لە بەغداش ئەو کەلتورە ماوە لە پاش مەرگم ئای سپای دەبێیە سەر قەبرم لە بۆ شیوەن هەتە ماوە نەفەس بفەرما چۆنە بێ ماڵم چۆنە بێ حاڵم سەدزار بنەڵم با لە بە خۆشەویستین گۆژمان تاریش چکا من خۆم بە قوتابی دادەنێم ئەو فواد ئەحمەدی ئەرجاو نەدیدەما شیرین بەهاری شادایان بێبەرە لە ژینەخای ئای گەلەم ڕادان جەژن و بەهار و سەیران و خۆشی گشتی پیرۆزە ئای گەلەم ڕادایان